ئازیزانم ئەو کاتتان شاد. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی تری ڕۆژاواییدا ئاگاهی دەدەن سەبارەت بە ئەگەر و نەگەری بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن ڕژێمی سووریاوە. وەکو سەرچاوی زانیاریەکان ئاماژەی پێدەکەن لە ئێستادا حکوومەتی سووریا خەریکی دروستکردنی گازی سارینە کە بە یەکێک لە کوشندەترین گازە کیمیاییەکان دادەنرێ و توانای ئەوەی هەیە لە ماوەیەکی کورتخایەندا هەزاران کەس نەخۆش بخات و دواتریش بمرن بەهۆیەوە. الله ئەکبەر! هەروە دێ و شەڕی نێوان سەرهەڵداوان و حکوومەتی سووریا تون دەبێت. ئێستا کاربەدەستانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن جم و جۆڵێک هەیە لەو شوێنانەی چەکی کیمیایی سووریای لێن. شارەزاد دەڵێن ئەوە ئاماژەیەکی ترسناکە کاتێک باز لەوە دەکرێت خەریکە بەکارهێنانی چەکی کۆمەڵکوژی دەبێتە بەشێک لە شار. تم براون شیکەرەوەی ئاسایشی دەڵێت گازی سارین یەکێکە لە ژەهراوی ترین چەکەکان. مەگەر تەنها بەرگی تەواوی خۆپاراستن و دەمامکێکی تەواوت هەبێت دەنا بە ئاستەمیش بەرت بکەوێت کوشندەیە کار لە دەمارەکان دەکات. مەترسیەکانی گازی سارین نوێ نین. لە ساڵی 1995 دەستەیەکی ژاپۆنی لە هێرشێکدا بەکاریان هێنا و 13 کەسیان کوشت. سەدام حوسێن دیکتاتۆری پێشووی عێراق ئەو چەکەی هەبوو. بەکارهێنانی جۆرەکانی تری گازی کیمیایی لەلایەن سەدامەوە لە ساڵانی هێشتاکاندا دژی هێزەکانی ئێران و هەروەهاش دژی دانیشتوانی کورد لە عێراقدا بووە مای ڕەخنە و ناڕەزایی نێونەتەوەیی. بەڵام ئەو کاتە هیچ ڕەشە و مەترسیەکی بەکارهێنانی هێزی لەشکری لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانەوە نەکەوتە سەر بەغدا. تم براون دەڵێت ئێستا کۆمەلگای نێونەتەوەیی هەڵوێستی خۆی هەیە. ئەمریکا و زلهێزەکانی ڕۆژاوا بڕیاریانداوە ڕێگە نەدرێت چەکی کیمیاوی بەکاربهێنرێت. چوونی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2003دا بۆ ناو عێراق لەسەر ئەو بڕوایە بوو کە هێشتا چەکی کۆمەڵکوژی هەیە. ئێستاژ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاگاهی داوە بە بەشار ئەسەد سەرۆکی سووریا کە چەکی کیمیایی بەکار نێنێ. دەمەوێت بەبێ چەند و چوون بۆ ئەسەد و بۆ ئەوانەی کە لە ژێر سەرکردایەتی ئەودان ڕوون بکەمەوە. جیهان چاودێریتان دەکات. بە هیچ شێوەیەک بەکارهێنانی چەکی کیمیاوی جێ قایلبوون نییە و ئەگەر ئەو هەڵات تراژیدیە بکرێت ئەوە بەرەنجامی دەبێت و بەرپرس دەکرێن. وردەکاری ئەو بەرەنجامانە چین و چینین ئاشکرا نەکراون. بەڵام شیکەرەوە دەڵێن لەوانەیە هەنگاوی یەکەم هێرشی ئاسمانی بێ بۆ تێکشکاندنی سیستمی بەرگری ئاسمانی سووریا و ئەو سیستمانەش کە توانای تەقاندنی چەکی کیمیاییان هەیە و دەشێت گەلی سووریا وڵاتانی دراوسەی سووریاش وەک ئیسرائیل بخاتە مەترسیەوە.